سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن بەو هیوایەم زۆر باشتر من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەبەر ئەوەی هاتوومەتە باخچەیەکی ئازیزی شاری سلێمانی ئەویشە زان کوێیە باخچەی منداڵانی سلێمانی هاتوین ئەمڕۆ بەرنامەیەکی زۆر خۆشیان لەگەڵەکەین بەرنامەکەمان پێشبڕکێیە لە نێوان دوو گروپە هاتوین پێشبڕکێکەکەیان لەگەڵا بکەین بزانین کام گروپەیان ئەتوانن زۆرترین چالاکی و گۆرانیمان بۆ بڵێن با ئێساش بچینە لای مناڵەکانی هاوڕێمان و خۆیان تا پێ بناسێنن ئەوانیش دوو گروپن گروپی گوڵ گروپی پەپولا چۆنن؟ هەمووتان باشن؟ من زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ هاتووم بۆ لای ئێوەی ئازیز ئەی ئێوە پێتان خۆش بوو؟ هەر بژین چەپڵێکی قایم بۆ خۆتان با سەرەتا بچینە لای گروپی گوڵ ئەدی یەکێک خۆتان بناسێن با یەکەم جار ئەم هاوڕێی تەنیشتم خۆی بناسێنێ هاوڕێکەم مایکێکە بگرە بەدەستەوە ئافەری ناو چییە؟ ئاران کێ؟ ئاران زرنگ ئافەرین ئاران لە چه ژوورێکی؟ ئەستێرە حەزت لە ئەستێرەیە؟ ئەستێرە بە ڕۆژ دەرەکەوێ یان بەشەو؟ بەڕۆژ ئەستێرە بەشەو دەرەکەوێ یان بەڕۆژ؟ بەشەو کە دنیا تاریکە بێ ئەستێرەکان دەرەکەون وایە؟ ئافەرین ئاران مایکەکە بە هاوڕێکی تەنیشتە چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشم ئەی کە جوانی ناو چییە؟ ئانا کێ؟ ئانا خالید ئانا لە چ ژوورێکی؟ ئەستێرە ئافەرین ئەی گروپەکەتان نەزانی ناوی چییە؟ بەڵێ گروپی چی؟ گوڵ بەچی؟ گوڵ ئافەرین چەپڵێکی قامی بۆ لێبەر مایکێکە بە هاوڕێکەی تەنیشتە ئەی تۆ ناوت چییە؟ ژێنەر کێ؟ ئازاد ژێنەر ئەی تۆ لە چ ژوورێکی؟ ئەستێرە هەر بژی هاوڕێکانە خۆشەوێ؟ بەڵێ چەندێ کەمیان زۆر زۆر هەر بژی چەپڵێکیش بۆ کاکە ژێنەر گیان مایکەکە بە هاوڕێکەی تەنیشتە چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشە تێرخەو بووی؟ شەو زۆر خەوتی یان کەم؟ زۆر سەعات چەند خەوتی؟ سەعات چەند؟ نۆ ئافەرین ئەدی پێم بڵێ ناوت چییە؟ لاورا لە چ ژوورێکی؟ ئەستێرە یەک چەپڵێک قایم بۆ ژووری ئەستێرە ئافەرین با ئەنجا بچینە لای ژووری پەپولا یەکەم هاوڕێی ئازیز با مایکەکەم بگرێ بە دەستیەوە و ناوی خۆیمان پێ بڵێ چۆنی؟ باشم باشی؟ ناوت چییە؟ مند ئەی باوکە ناوی چییە؟ دیلان مند تۆ لە چ ژوورێکی؟ پەپولەی باڵنەخشین وەرە پێکەوە بفرین حەزەکەی بێکەوە بفرین؟ چین بۆ کوێ؟ حەزت لەکوێ بێکەوە بفرین یەکشا؟ حەزت لێ بچین بۆ سەر شاخی گۆیژە؟ لەوێەوە سەیری سلێمانی کەیناوە بڵێن ئەڵڵا سەیری ئەو مناڵە جوانانەی باخچەی سلێمانی وایە؟ ئافەرین یەک چەپڵێک قایم بۆ مەندگیان من مایکەکە بە هاوڕێکەی تەنیشتە چۆنی؟ باشم ئەی تۆ ناوت چییە؟ ئێلما باوکی ناوی چییە؟ سەفین لە چ ژوورێکی؟ پەپولا ئێلما ماڵتان لەکوێیە؟ توی مەلیک نزیکن لێرەوە؟ بەڵێ بە چیا پچۆکەی بابەوە هێنێ یان بە پاسی؟ بە سیارە باشە ئەبێ بە عەقڵی دانیشین لە سیارەکە یان دەنگەکەی؟ بە عەقڵی یەک چەپڵە بۆ ئێلمای عەقڵ لێرە ئافەرین مایکەکە بە هاوڕێکی تەنیشتیشە ئەی تۆ ناوت چییە؟ ئەرشەن کاکە ئەرشەن ئەی تۆ لە چ ژوورێکی؟ لە ژووری پەپولەی ئافەرین ئەرشەن بانیا کاڵەسی لە خەو لە ماڵەوە نانەخۆی؟ ئافەرین ئەبێ ئێمە نان بخۆین بۆ ئەوەی وزەمان تیا بێ کاتێکین بۆ باخچە بۆچی لەبەر ئەوەی بەباشی گوێ لە مامۆستاکانمان بگرین باشە؟ یەک چەپڵێک قایم بۆ ئەرشەنگیان ئافەرین مایکەکە بە هاوڕێکی تەنیشتە وی تۆ ناوت چییە؟ نێلا لە چ ژوورێکی؟ نێلا باوکی ناوی چییە؟ سەفین نێلا تۆ چی ئێلمای؟
خوشک خوشک ئێوە دوانن باڵێ ئەی ئافرین کامتان گەورەترە تۆ یان ئێلما من تۆ باڵێ ئەی تەمەندریش بن باشە ئێلما حەزت لە چ خواردنێکە برنج و شلە ئەی ئێلمای خوشکە ئەویش حەزی لە برنج و شلەیە باڵێ ئەی کە جوانن یەک چەپڵەی قایم بۆ خۆتە ئەنجا ئەمڕۆ ئەمانەوەیە پێشبڕکێکی لە نێوان گروپی پەپولە لەگەڵ گروپی گۆ بزانین کامتان ئەتوانن زۆرترین پرسیار وەڵام بنەوە هەروەها چالاکی و یاری خۆشیشمان هەیە ئەمڕۆ بیکەین وایە ئەنجا گۆرانی خۆشخۆشیشم بۆڵێن زۆر باشە ئێستا ئەچینە لای پرسیارەکان ئاران مایکەکە بگرە بەدەستەوە و هەسەرە سەر پێ ئاران ئاڵای کوردستان چەند ڕەنگە چوار چوارە ئافرین یەک چەپڵی قایم بۆ ئاران گۆرانی ێزانی بەسەر ئاڵای کوردستانە ئادی گۆرانێکە بۆ بڵێ دەی سڵاوکەن مناڵان بە ئاڵای بەرسی خۆمان ئاڵای کورتمان ناستارە چوار ڕەنگیمان نادارە سروستی بێگەردە ساوس و خۆرێکی سەردە ئەمانەوێ یەک بگرین دوژمنان لەنەوبەرین یەک ئاڵا و یەک نیشتیمان بشی کوردستان یەک ئاڵا و یەک نیشتیمان بشی کوردستان ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ ئارانجان دەست دانیشە ئارانجان من مایکەکە بگرە بەدەستەوە سەرە سەر پێ من باڵێ ئاڵای کوردستانە بینیوە تۆ باڵێ باشە ڕەنگی سووری ئاڵاکەمان مانای چییە خوێنی شەهیدە خوێنی شەهیدان ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ منجان هەر بشی بەچینەوە لای گروپی گوڵ ئەنیا مایکەکە بگرە بەدەستەوە سەرە سەر پێ ئەنیا ئێمە ئەمڕۆ لە باخچەین وایە وایە باشە باخچەکەتان ناوی چییە باخچەی مناڵانی سلێمانی باخچەی منداڵانی سلێمانی یەک چەپڵی قایم بۆ باخچەی منداڵانی سلێمانی دەست خۆ دانیشە ئێلما مایکەکە بگرە بەدەستەوە سەر پێ ئێلما باڵێ باخچەی منداڵانی سلێمانی لە چ گەڕەکێکە ئیسکان ئەی ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر ئێلما باڵێ گۆرانی ێزانی بەسەر باخچەکەتانە باڵێ ئادی گۆرانیەکەم بۆ بڵێ باخچەی سلێمانی ژیانی هیوامانی باخچەی سلێمانی جێگەی هیوامانی ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ خۆتە هەر بشی ئێوە هەمووتان ئەوە زیرەک و جۆڕایەڵن هەمووتان گۆرانیتان لەبەرە ئەی ئافرین ئەنجا ئێستا هەموومان بەیەکە و گۆرانیەک بڵێین باشە هەموومان بەیەکەوە با گۆرانی باخچەی سلێمانی بڵێین دەی ئامادەن یەک دوو سێ
ئافرین تەواو ئێستا خۆش چەپڵێکی قایم بۆ خۆتە با ئێستا بچینە لای یاریەکان یاریەکەمان یاریکردنە بەچی بە تۆ یاری کۆکردنەوەی تۆپە لە نێوان هەردوو گروپەکەیکن زانین کامیان زووتر تەواو بن فەرموون ژێنەر جان مایکەکە بگرە بەدەستەوە ژێنەر جان حەزەکەی ئێستا یاریەک بکەین بەڵێ لەگەڵ بەرامبەرەکەتە یاریەکەین بزین کامتان ئەتوان بە زووترین کات یاریەکە تەواوکەن باشە باش ئافرین مایکەکە دانێ وەرەوە ئێرە ئەرژان مایکەکە بگرە بەدەستەوە ئەرژان بەڵێ خۆ ئامادە کردووە بۆ یاریەکە بە باشی بکەیت بەڵێ ئای حەزەکەی براوەبی بەڵێ کەواتە ئێستا دەسەکەین بە یاریەکە بزانین تۆ براوەبی یان ژێنەر باشە باش ئەفەرین مایکەکە دانێ و وەرە لای ژێنەرەوە دەستکەین بە یاریەکە کە وتم سێ ئەو سا دەست پێکەین باشە ئامادەن یەک دوو سێ ئەرکەن ژێنەر ئەرکەن ژێنەر ئافرین ای بەردەوامە ئافرین ژێنەر ئەرکەن دەی ئافرین ئافرین هەر بشین هەردوو گروپەکە زۆر باش یاریتا کرد بژین ژێنەر و ئەرژەن بەڵام ژێنەر خێراتر بوو توانی تۆپی زیاتر تێ بکە وایە یەک چەپڵێ قایم بۆ هەردوو گروپەکەمان ئافرین چینەوە شوێنەکانی خۆتان دەستا خۆ چینەوە لای پرسیارەکان باشە با بچینەوە لای گروپی گوڵ ژێنەر مایکەکە بگرە بەدەستەوە سەر پێ ژێنەر بەڵێ ئێمە چ نەتەوەیەکی کورد کورد ئافرین ئەی شانازیەکەی کە کوردی بەڵێ ئافرین ئەبێ ئێمە شانازی بۆ بکەیت کە کوردین و لە نەتەوەی کوردین وایە وا هەر بشی یەک چەپڵێ قایم بۆ ژێنەری هەورێ با بینە لای گروپی پەپولە ئەرژەن هەسەرە سەر پێ مایکەکە بگرە بەدەستەوە ئەرژەن بەڵێ ئێمەی کورد لەکوێ ئەژین واتە ئەم خاکەی لەسەری ئەژین کوێی پێڵێن هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئەی ئافرین تۆ کوردی خۆشەوێ بەڵێ ئەی ئافرین یەک چەپڵێ قایم بۆ ئەرژەنی هەورێ با بچینەوە لای گروپی گوڵ لاورە مایکەکە بگرە بەدەستەوە سەر پێ لاورە بەڵێ ئێمە لەسەر ئەم زەویەیە چەند جۆر ئاژەڵمان هەیە دوو جۆر ئادی چی و چی کێوی ماڵی کێوی و ماڵی کێوی ئەوانن کە لەکوێژین لە شاخ و دەشتەکان ئاژین وایە وایە ماڵیش کامانەن ئەوەیە کە لە ماڵەکان ئاژین وایە وایە ئەی ئافرین چەپڵێکی قایم بۆ لاورە گیان نێلا مایکەکە بگرە بەدەستەوە هەسەرە سەر پێ نێلا بەڵێ تۆ شێرە بینیوە بەڵێ شێر ئاژەڵێکی ماڵی یان کێوی 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 ئافرین ئەی باشە شێر چییە خوا گوێسەرە خوا یان گۆشتە خوا گۆشت گۆشتە خوا یەک چەپڵێ قایم بۆ نێلا گیان ئافرین ناڵەکان ئێستا حەزەکەم بچینەوە لای یاریەکی تر باشە
ئەچینە لای یاری ژمارە و خەشتەک. ئێستا یاریەکەمان ئامادەیە. لە گروپی گوڵ ئاراجان وەرە ئێرە. لە گروپی پەپولەش من کاکەمەند وەرە ئێرە. حەزەکەن یاریەکە زۆر بەباشی بکەن؟ باشە، کەواتە بیرتان لە لای یاریەکە بێ. باشە؟ ئامادەن؟ دەست پێ بکەین. 1 2 3 ئاران ئاران من ئاران من دەی ئافرین من ئافرین ئاران بەردەوام بن. ئاران من دەی دەست پێ بەردەوام دەست خۆر هەر بشین هەردووکتان زۆر باش بوون لەم یاریە، بەڵام من خێراتر بوو لە ئاران، بۆیە من توانی سەرکەوێ بەسەر ئارانە. یەک چەپڵێک قایم بۆ خۆتان. دەست خۆر بچنەوە جێگاکانی خۆتان. ئافرین، با بچینەوە لای پرسیارەکان. ئاران گیان مایکەکە بگرە بەدەستەوە با پرسیارێکی لێ بکە. چەند جۆر خێزانمان هەیە؟ 2 جۆر. ئافرین، خێزانی چی و خێزانی چی؟ خێزانی بچوو خێزانی گەورە. خێزانی بچووک خێزانی گەورە. یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر. ئەی ئافرین، با بچینە لای گروپی پەپولە. من مایکەکە بگرە بەدەستەوە. هەستە سەر پێ. ئەی ئافرین، چەند جوان خۆشان بۆ ڕیوازان ناوڕێت. من بەڵێ. خێزانی گەورە لە چی پێک دێ؟ لە خێزان. ئەزانم کەسەکانی خێزانی گەورە کێوکەن ئادی؟ دایک و باوک و مناڵ و خوشک و برا. خوشک و برا کێی تریش؟ مناڵەکە هەرسیە. نا سێکە. دایک، باوک، خوشک، برا کێی تریان لەگەڵا؟ باپیر لەگەڵ کێ؟ بافیر لەگەڵ داپیرە. لەگەڵ داپیرە. ئەی ئافرین، تۆ خێزانەکەی خۆتە خۆشەوێ؟ بەڵێ. کەمیان زۆر؟ باوکم. باوکی خۆشەوێ؟ بەڵێ. دایکیشی خۆشەوێ؟ بەڵێ. خوشک و براکانیشی خۆشەوێ؟ خوشک و برام نییە. نیتە تاقانەی؟ ئەی کێ جوانە. ئەی لەک و باپیرە خۆشەوێ؟ بەڵێ. ئەی ئافرین، ئادی ماچێکیان مۆڵاوە. ئەی ئافرین، چەپڵێ بۆ کاکەمان. دەست خۆر با بچینەوە لای گروپە بۆ خۆشەکە، گروپی گوڵ. ئانا مایکەکە بگرە بەدەستەوە وەستە سەر پێ. ئانا، بەڵێ. باخچەکەتانە خۆشەوێ؟ بەڵێ. باشە، لێرە شتیان زۆر فێر کردوون وایە؟ وایە. ئەی فێریان کردووی کە بزانی دیدی باخچەکەتان چییە؟ بەڵێ. چییە؟ دیدی وەرزش. وەرزش. ئەی ئافرین. ئانا، گۆرانی ئەزانی بەسەر وەرزشە؟ بەڵێ. ئادی گۆرانیەکەم بۆ. وەرزشە سوزمەنگی جانی لەشە. وەرزشە سوزمەنگی جانی لەشە. دەست بۆ ڕاست دەست بۆ چەپ. تۆپ هاتە لات باتە پاتە. تۆپ هاتە باتە یەک پود و سێ و چار دیگۆڵکە هاوڕێی نازدار. گۆڵ گۆڵ. گۆڵ تۆ گۆڵ. بۆچی پێکی گورج و گۆڵ. گۆڵ. ئافرین، چەپڵێکی قایم بۆوانە. هینە لای گروپە باڵنەخشینەکە. گروپی چی؟ پەپولە. گروپی پەپولە. ئێلما گیانە سەرسەر پێ مایکەکە شەڵگرە. ئێلما، بەڵێ. تۆ حەزت لە وەرزشە؟ بەڵێ. باشە،
ئەدی ناوی یاریەکی وەرزشیم پێ بڵێ. تۆپ تۆپێن ئافرین یەک چەپڵێقای بۆ ئێلمانجا. دەستا خۆش پرسیارەکانتان زۆر بە باشی وەڵام مایەوە. با ئێستاش بچینە لای یاری تیپ و تۆپ. بۆ یاری تیپ و تۆپ دوو هاوڕێی ترمان یێنە ئێرە بزانین کامان زووتر یاریەکە تەواوەکەین. باشە؟ لاورا لە گروپی گوڵ وەرە ئێرە. وەرە لاورا گیان. لە گروپی پەپولەش نێلا گیان با بێتە ئێرە. ئافرین وەرن. دەی وەی ئافرین. ئامادەن بۆی دەستکەین بە یاریەکە؟ لاورا نێلا ئامادەن کە وتم سێ دەست پێکەین. ناڵەکانی وەش ئامادە بن. یەک دوو سێ. لاورا نێلا لاورا لاورا نێلا. ئافرین هەر بشین یەک چەپڵێقای بۆ خۆتان. هەردوو هاوڕێکەمان یاریەکەیان زۆر باش کرد بەڵام نێلا کەمێک خێراتر بوو لە لاورا. هەر بشین چەپڵێکی قایمیان بۆ لێبەن. دەستان خۆش چنەوە شوێنەکانی خۆتان و با بچینەوە لای پرسیارەکان. با دەستکەینەوە بە پرسیارەکانمان لەبەرەوەی ئێوە زۆر باش. ئەچینە لای گروپی گوڵ. گروپی گوڵ ژێنەرجان مایکەکە بگرە بەدەستەوە. ئافرین ژێنەر بەڵێ وشەیەکم پێ بڵێ بە پیتی بێ دەست پێ بکە. وشەیەک بە پیتی برنج. چی؟ برنج. ئەوە برسیتە بۆ یاڵی برنج؟ نەتوانە یەک چەپڵێقایی بۆ ژێنەرجان. دەست گروپی پەپولە ئەرژەن هەسەر سەر پێ مایکێکە بگرە بەدەستەوە. بەڵێ ئافرین تۆ وشەیەکم پێ بڵێ بە پیتی نێ دەست پێ بکە. نێ نا تۆش برسیتە یەک چەپڵێقای بۆرجە. ئافرین هەر بشین با بچینەوە لای گروپی گوڵ. لاورا گیان مایکێکە بگرە بەدەستەوە سەر پێ. لاورا بەڵێ تۆپم بینیوە تۆپ؟ بەڵێ تۆپی پێ چ شێوەیەکە؟ بازنەی. بازنەیی واتە خڕ وایە؟ وایە. ئافرین چەپڵەیە بۆ لاورا گیان. هەر بشین با بچینە لای گروپی پەپولا نێلا گیان. نێلا ئەسەرە سەر پێ مایکێکە بگرە بەدەستەوە. نێلا بەڵێ پرسیارەکەی تۆ ئەڵێ چوار گۆشە چەند لای هەیە؟ چوار لای. یەک دوو سێ چوار. ئەی ئافرین چەپڵێکی قایم بۆ نێلا گیان. دەست خۆش با بچینە لای یاریەکانمان. یاری کورسی ڕێخستن بە پێی ژمارەکان. ئەمە کۆتا یاریمانە. با لە گروپی گوڵ ئانای هاوڕێ بەڵبژێنین. ئانا وەرە ئێرە. لە گروپی پەپولەی ئازیزیش ئێلما گیان. ئێلما وەرە ئێرە. دەستکەین بە یاریەکەمان؟ بەڵێ. ئامادەن؟ بەڵێ. یەک دوو سێ. ئانا ئێلما ئانا ئێلما لەی بەردەوە بن. ئافرین دەستان خۆش هەردووکتان زۆر باش یاریەکەتان کرد. هەر بشین بەڵام ئێلما لە گروپی پەپولە خێراتر یاریەکەی تەواو کرد. یەک چەپڵێقای بۆ خۆتان. ئافرین چنەوە جێگاکانی خۆتان. ناڵ ئازیزەکانی هاوڕێم
من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لە باخچەی مناڵانی سلێمانی لەبەر ئەوەی ئەم هاوڕێ عەزیزانەم ناسی هەردووکیشیان یاریەکانیان زۆر بەباشی ئەنجامیان. نێریان کۆتایی بە بەرنامەکەمانینی هەتا بەرنامەیەکی تری ڕۆژانەی زیتەڵا بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.